خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. باس لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا نزیکتر دەبینەوە. باس لە پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی جێشێتی و پارتی دەکەین بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خزمەتکردنی خەڵک و ڕوبەڕووبوونەوەی لەو بەشمان ئاسۆس عەلی بۆی بە ئازادانە قسە بکەین لەم چاودێری سیاسی. باش نییەوە؟ چۆنەڵێ بە پۆستی حەزبیت نەبێ لێرە کاگاسۆ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بەخێر بێی سوپاسی دەرفەتەکە دەکەم. ئەمە پرسیارێکی گشتگیر هەیە کە هەڵسەنگانیەوە بۆ پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ڕۆڵی یەکێتی چی بۆ بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو پرسە؟ زۆر زۆر سپاس سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی خۆشەویستی کورسات. لە ڕاستیدا ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەک لەم قۆناغی ئێستای خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەڵکو لە ماوەکانی ڕابردوو لە زەمەنی وجودی جەنابی مام جەلال لە بەغدا تا ئەمڕۆ ڕۆڵێکی کارا و کاریگەر بوو و بە سەنگێکی باشەوە لە بەغدا بووە. بە دڵنیاییەوە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە و کێشمەکێشمی سیاسی لە بینی ئێمە و ناوەندا زیادی کردووە و ئەگەرەکانی لێک نزیک بوونەوە کەوتۆتە سەر جوڵە سیاسیەکانی هێزە سیاسەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان. بەداخەوە من ئەو جوڵە سیاسیە پڕبڕشتە نابینم کە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە هەبێ. ومێ دەکەم ئەمان ئەم هەنگاوە هەڵبگرن لانی کەم لەبەر خاتری دۆخی بژێوی خەڵکی کوردستان و موچەخۆرانی کوردستان و هەوڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕاستیدا هەوڵی جدین نمونەی جدیبوون و کاریگەربوونی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا لە هەنگاوەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەدی دەکرێت کە بە بەردەوامی و بە درێژایی ئەو فترەی کە کێشەکانی نێوان ئێمە و هەرێم ئێمە و ناوەند هەڵکشاوە یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک کاک بافڵ تەواجدی لە بەغدا زیادی کردووە. ئەم دۆخەی ئێستاش لە ڕاستیدا بە حکمەتی گەورە و بە سیاسەتی نەرم و بە بیری تیژ و بە خەباتی وردەکارانە ئەکرێ. ئێمە لە هەرێمی کوردستاندا لە عینادی سیاسی جگە لە زەرگاندن بە یەکتری جگە لە زەرگاندن بە هەرێمی کوردستان جگە زەرگاندن بە تەجروبەی حکومڕانیکردن لە کوردستان هیچمان نەچینیوەتەوە. بۆ بەغدا مەترسیەکە گەورەترە، ئەگەرەکان قورسترن، لێکەوتەکانیشی زیاتر ئەبن. ومێ دەکەم هەمومان پێکەوە بتوانین خاوەنی تا ئێستا و پێکەوە بوونیە بە زعیفیە بینی یعنی بەلاوازیە بینی؟ بەڵە بەتاکی زۆریش قسێک هەیە کاگاسۆس مەسەلەن کەیچێتی زۆر لە عمقی استراتیژی ئەوەی کێستاش دەنابی شدوتت لە سەردەمی بەڕێز مام جەلالەوە کە هەبووە تا ئێستا ئێوە عراقچێتی ئەکەن کوردایەتیتان فەرامۆش کردو یان بەڕاستی ئەتانەوێت جارێت کێشەکان لەوێ و چوارچێویی دەستوری هەیە و ئەبێ لەوێەوە کێشەکان چارەسەر پرێ و دەرچەی دیکە نیە. وڵا خۆ تۆمەتێکی زۆر ئەهۆنترە لە تۆمەتانی کە بۆ یەکێتی دروستەکرێت. بەڵام من نمونەیەکت بە نمونەیەک وەڵامی ئەمادەمەوە. نمونونەکە ئەوەیە هەتا کاتێک جەنابی مام جەلال لە بەغدا بوو بام نمونە بینەوە پێش چاوی خۆمان وەکو تەجروبەیەکی سیاسی لە لاپەڕەکانی مێژووی ئەم وڵاتەدا نووسراوە. لە لاپەڕەکانی ڕۆژگاری حکومڕانیکردنی جیلی جیاجیال لەم عێراقەدا نووسراوە. هەتا جەنابی مام جەلال لە بەغدا بوو هەموو پێکاتە سیاسی و ئاینی و نەتەوەیەکانی عێراق لە باکوورەوە بۆ باشووری ئەم وڵاتە لە بەردەرگای مام جەلال و لە ماڵی مام جەلال و لە دیوانخانی مام جەلال و لە سەرسفرەی جەنابی مام جەلال لە پشتی جەنابی مام جەلال. ئێستا ئێمە هەمومان لە هەرێمی کوردستانین کەس نییە دەرگامان لێ بکاتەوە. ئەمە نەمانی سیاسەتی حەکیمانەیە. سیاسەتی حەکیمانەش لە ڕاستیدا لەوانەیە تەجروبەی بوێ، لەوانەیە مێژووی بوێ، نە لە تەجروبە و نە لە مێژووش کەسمان باوەڕ ناکەم فەقیر بین. بەڵام عەقڵیەتی تەعامولکردن لەگەڵ ئەو سیستەمێکی ئێستا لە عێراقەیە عەقڵیەتی تەعامولکردنەکە بەشێکی بەڕاستی خەتای خۆمان وەکو هەرێمی کوردستان. منەشدانم لە بەرامبەر ئێمە عەقڵیەتی شۆڤێنیانەی عەرەبیانە بەرامبەر بە کورد و هەموو پرسەکانی کە کورد مەبەستێتی و خەباتی بۆ کردو 100 ساڵە بە دڵنیاییەوە تەواجدی هەیە. بە دڵنیاییەوە زۆر یاسا هەیە لە پەرلەمانی عێراق ئەنووسرێتەوە ئامادە ئەکرێ وەکو مەشروعێک ئامادە ئەکرێ بربەستی توندی بۆ دروستەکرێ زیاتریش
بارە نەتەوەیەکێتی لەبەرەوەی لەوانێ کورد لە یەک دوو بەرگە لەو بەرگانی کە لەو پرۆژه یاسایی کە تەقدیمەکرێ سوود و مەسلحەتی خەڵکی کوردستانی تیابێ ئەم عەقڵەتە لە بەغدا زۆر زیندووە بەداخەوە بەهێزیشە بەڵام بەقەدەر ئەوە ئێمەش لەناو خۆماندا لە ڕاستیان نەمانتوانیوە خاوەنی لانی کەم یەکگرتوویەکی سیاسی و نەتەوەی بین لە بەرامبەر پرسە گرنگەکانماندا لە بەغدا زۆر چاتەڵێن ئێمە لە بەرامبەر هەموو پرسەکان یەکگرتووین یعنی ئەوە تەنها بۆ سەر شاشەی تەلەڤیزۆنەکانە ئەگەر یەکگرتوو بوونایە بەغداش هاتە ناو بۆ شایان و درزانە یان پێت وایە بەو شێوەیە مامەڵەیە کرد کە ئێستا ئیکا من پێم وایە بەغدا تعاملی هەندێک هێزی سیاسی لە عێراقدا لە ڕاستیان لەگەڵ کورد هەروە بەردەوامە بێ و ئاساییە طبیعیە ئێمە ململانی سیاسی بەڵێ ململانی سیاسیە و هەندێک خطووکەی شعوری نەتەوەی ئێمە و ئەوان و هەتا تایفی و دینی ئەوانێت هەیە بەڵام ئێمە چیمان کردووە ئێمە کام پرۆژەیەمان هەیە وەکو هەموو لایەنە سیاسەکانی کوردستان بتوانین ڕوبەڕووی ئەو هەموو مەترسیانە بینەوە کە لە عێراق بەرەو هەرێمی کوردستان دێت خۆ بارتەقای ئەوە ئێمە دۆستیشمان لە بەغدا هەیە دۆستە دێرینەکانی جەنابی مام جەلالەوە دۆستە عەمیقەکانی ناو عیلاقاتی سیاسی ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و لایەنەکانی عێراق کەم نین ڕۆڵی گەوریان هەبووە زۆر جار ئێمەیان لە ڕۆخی مەترسی گەورە جێڕاوەتەوە بەڵام جارێک و دوان مسیان کێ بەتەمایە وڵاتە تێکچێ دوای ئەو حکومڕانی بێ ئەویش سەبەبکارە بۆ تێکچوونی پەیوەندیە سیاسەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق ئەو هەنگاوانەی کە ئێمە هاشتمانە بۆ عێراق باوەڕ ناکەم هەنگاوی زۆر جددی بوو بن ئەم حکوومەتی ئێمە کە نابێتی بۆ ئەوی کە بتوانین لە سایی سەری ئەو هەنگاوانەوە و ئەو پرۆژانەوە و ئەو تەرحانەوە چارەسەری گرفتەکانی خۆمان بکەین لانی کەم چارەسەری کێشەی موچەی هەرێمی کوردستان بکەین موچە خۆرانی هەرێمی کوردستان بکەین پێت وایە ئەگەر تۆکمە یەکێ بێت جددی بوونێکە بێ ڕشت بوونێک هەبێ بێکەوە بوونێکی جددی هەبێ لە بەغداوە توانرێەوە چارەسەر بکرێ و بربەستە شۆڤێنیەکان و ململانێ و ئەوەی کە بەڕێزت باس کرد خوتوکەنەتەوەیەکان تێپەڕێنرێ لە یەکەم خولی پەرلەمانی عێراقەوە کە و کاتە ناوی ئەنجومەنی نیشتیمانی بۆ دوایی گۆڕاوە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ئەم دەقەیە حەجمی کورد وەکو عەدەدی ئەندامانی پەرلەمانی عێراقی کە کوردن کەم نەبووە زۆر جار هێزێک بوون ژمارەیەک بوون نزیک بوون لە هێزە یەکەمەکەوە لەبەرەوە ئەم سەنگە لە ناو پەرلەمانی عێراقا سەنگێکی کەم نییە بە یەکگرتووی بەڵام بە پەرتەوازی و بە پەرتی لە ڕاستیدا خراپە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەر حەجمێکمان هەبێ خۆمانە ناسین مێژوەکەی خۆمانە ناسین تعاملی سیاسی خۆمانە ناسین ئێمە ڕێبازی بەرزی جەنابی مام جەلالمان بۆ ماوەتەوە بە شەمپێی ئەوە ئەڕۆین ئەزانین چی بکەین بەڵام پێکەوە بوون باشترە بۆی کە بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین ئێمە خزمەتی میلەتەکەمان لە لای هەندێک هێزی سیاسی لای ئێمە لە ڕاستیدا جگە لە شیعارێکی سیاسی هەڵخەڵەتێنەرانە هەنگاوی کردداری نەناوە هەنگاوە کردداریەکان پێکەوە جوانترە باشترە جێ باشترە دەگرێت نەتیجە و ئەنجامی باشترە پێکێ ئێمە ئەتوانین نەمە بکەین یەکێتی نیشتمانی کوردستان ئەم هەنگاوانەی ناوە ئەم پرۆژەی هەبووە جەنابی کاک بافڵ وەکو سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بە نوێنەرایەتی نەک یەکێتی پارتی بە نوێنەرایەتی کورد ڕۆیشتۆتە بەغدا لە ماڵەوە سەرکردەکانی عێراقی بینیوە و گەیاندوێتە لەحزەی ڕێکەوتن و واژەوکردنی ڕێکەوتنامەیەکی گرنگ نەک ئەم ساڵی داهاتوش کێشەمان نابوو بەڵام چێتێکیدا بۆ بەربەستی بۆ دروستەکە لەمەشکێشتار ڕەنگە بەردەوام بێ باش ئەو بەیەکەوە بوونەی جەنابەت باسیەکەی مەسەلەن بۆ پێکهێنانی کابینەی ئەوە بوو بە ساڵێک وەکو گۆرانی بێژە کەڵێ بوو بە ساڵێ بوو بە ساڵێ وانە پەرلەمانی کوردستان کراوە و لە دنیای لە 24 سعات و 48 سعاتە حکوومەت پێک دێت پێک نایە سەرۆکی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان کە جێگری دۆمی سەرۆکی پارتیە کاک مەسعود کاک مەسرور ئەڵێ ئێمە لە ڕۆژی یەکەمی تەواوبوونی هەڵبژاردنەوە ئامادەین کەواتە دیاری ئێوە ئامادەنین بۆ پێکهێنانی حکوومەت بۆ ئامادەنین ئێوە کاک ئاسۆس ئێمە بادام ئەوەندە ڕشتن لەسەر پێکەوەی و کاری پێکەوەی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ ئامادەنین بۆ پێکهێنانی ئەو حکوومەتی کە بۆ ستایلی ئەوان ئەیانێ و لە قۆناغەکانی پێشووترا تەنها ئامانجی بچووکردنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمە بەڵێنی کاک بافڵە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی ڕاستکردنەوەی حکومڕانیکردن لە کوردستان نەک تەنها لە پێناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەم حکوومەتەی ئێستا ئەگە پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا بیتوانای پێکی بێنێ دڵنیا بە 1 سەعات چاوەڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانی ناکە
و یەکێتی نیشتمانی کوردستانی ژەبە لەسەر ئەم قەرارە سوور بێ نابێ حکوومەتێک پێک بهێنرێت دیسانەوە حکوومەتێکی خۆسەپێنی عقڵیەتێکی حکومڕانی ناتەندروست بۆ ئەوەی کە تۆ بە زۆرینەیەکی پێکهێنرا و مزەیەف بتانی حکومڕانیکردنی ئەم وڵاتە بکەیت و هەموو ئەو لایەنانەی کە خاوەنی ڕاستەقینە هەرێمی کوردستان و خەباتی دیموکراسی کوردستان و پێکهێنانی ئەنجامدانی یەکەمین هەڵبژاردن لە کوردستان و پێکهێنانی یەکەمی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و خوێنی شەهیدەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و تێکۆشەرەکانی ئەم وڵاتە بووە بە تەنیا خاوەندارەتی یەک لایەنی سیاسی نییە. ئەبێ ئەم هێزە سیاسی تێبگا کە یەکێتی نیشتمانی کوردستان حەجمە حەقیقیەکەی خۆی ئەمەیە و لەمەش گەورەترە ئەشی بینین حەجمی یەکێتی نیشتمانی کوردستان ئەمەش نییە لەمەش زیاتر و زۆرترە. ئەمەتان لە پێناوی چێتیە کەوتت ئێمە ئامادەنین بۆ حکوومەتە یان لە پێناو خەڵکە لە پێناو چارەسەربوونی کێشەکانە لە پێناوی ئەو گەڕەکە بە و فەرق و جیاوازی نەکە لە خزمەت کرد لەگەڵ ئەو گەڕەکەی ئەو ناحەیە لەگەڵ ئەو ناحەیە ئەو قەزا لەگەڵ ئەو قەزا لەسەر کام مەبادیە لەسەر ئەوەیە کە یەکێتی پۆستی زیاتری هەبێ لەسەر ئەوەی کە یەکێتی پارەی زیاتری دەستکەویان بۆ خەڵکە نەخێر یەکەم لە پێناوی پاراستنی خەباتی پارچەکانی دیکەی کوردستانە لە پێناوی پاراستنی سەروەری ئەم هەرێمەیە لە پێناوی پاراستنی سەروەت و سامانی ئەم میلەتەیە لە پێناو پاراستنی بەرژەوەندیە باڵەکانی میلەتی کووردە لە پێناوی دابینکردنی یەکسانیە لە پێناوی دابینکردنی خۆشگوزەرانیە لە پێناوی نەمانی جیاوازی نێوان خۆدوتەنی ئەم شار و ناحیە و گوندە لەگەڵ ئەم دەڤەر و ئەو دەڤەرە ئەمە نابێ بمێنێ حکومڕانکردنی ڕاستەقینەوە ڕەشید ئەوەیە ئەم وڵاتە و هاوڵاتیەکانی بە یەک چاوسێر بکرێن نەک بە یەک چاوسەیر ناکرێن جیاوازیەکە ئەوەندە گەورەیە لە بینی هاوڵاتی و یعنی گومان لەسەر هاوڵاتیەکەی تر هەیە کە هاوڵاتیەکی ڕاستەقینەیە وڵاتە بێت لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە قبوڵ ناکە یەکێتی نیشتمانی کوردستان لەم دۆخی ئێستادا ئامادەیی هەیە بۆ ئەوەی کە هەنگاوی جددی بە ئاراستی ڕاستکردنەوەی حکومڕانی و پرۆسەی حکومداریکردن لە کوردستانە هەڵبگیرێت بەو ستایلە و بەو شێوازەی کە خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە هەموو ڕنگ و جۆرەکانیەوە بەڵام ڕاستیەکەشی تام دەقێ من باوەڕ ناکەم لە یەک نێزیک بین تام دەقێم باوەڕ ناکەم لە یەک نێزیک بین لێک نێزیکبوونی ئێمە کەوتۆتە سەر ڕەوینەوەی عەقڵیەتی عینادی لە حکومڕانیکردن لە کوردستاندا لەگەڵ ئەو عەقڵیەتەی کە یەکێتی نیشتمانی کوردستان ڕاپەڕین لە پێناودا ئەنجامدا و هەڵبژاردن لە پێناودا ئەنجامدا و حکومڕانیکردنی لە کوردستان تیادا هێنا و دوا بە دوای ئەوەش پرۆسە دیموکراسیەیەک لە دوایەکەکان ئێمە هەڵبژاردننی خوێنکارانمان کردو لە وڵاتەیە کەس باز هەر نێزانی هەڵبژاردننی خوێنکاران ئەبێ بکرێ ئەبێ هەبێ نوێنەری پۆل و بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان داهێنەری ئەم بابەتانە بووە بۆ لەبەرەوەی بە بەردەوامی یەکێتی نیشتمانی کوردستان ویستی فراوانکردنی پانتایی دیموکراسی بۆ لە وڵاتەیە چکە دیموکراسیەتی ڕاستەقینە وڵات پێشەخە نەک عەقڵێتی خۆسەپێنی باسی پارچەکانی ترت کرد کاکاسۆس ڕۆڵی یەکێتی چی بووە لەوە هەرتەنها دروشم بووە ئێوە کۆمەڵێک دروشمتان هەیە لەوەی پاڵپشتی ڕۆژهەڵاتین باکوورین ڕۆژاوین چیتان کردو بۆ ئەوەی یەکێتیشی نەتەوەی هەبێ ئێمە لە ڕاستیە ئەگەر هەر ئەوە فتەی 6 مانگ تا 8 مانگی ئەفو ساڵی ڕابردوو بخوێنینەوە و جوڵەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی کاک بافڵ بخوێنینەوە زیاد لە 50 بۆ 60 جار دیداری لووتکەی نێوان سەرۆکی یەکێتی و قیاداتی عێراقی و خەڵکانی تر لە ئاسی هەرێمایەتی و نێودەوڵەتی و هەموو ئەو هەنگاوانی کە یەکێتی نیشتمانی کوردستان ناوێتی بۆ زیاتر نێزیکبوونەوەی بیرۆکەکانی چارەسەرکردنی کێشەی هەرێمی کوردستان و ناوەند کە ئەمە ئەپەڕێتەوە بۆی کە تۆ لێرە ماڵی خۆت باشتر ڕێخەی ئەتوانی باشتر فریای براکانی خۆت بکەوی لە ڕۆژئاوا و لە باکوور و لە ڕۆژهەڵات ئێمە هەتا ئەم ماڵەمان ئەوە پەرتەوازە بێ لەوانەیە نەتوانین دەستی هاوکاری بۆ براکانی کەمان دەشکێن لە پارچەکانی دیکە خەباتی دیموکراسی ڕاستەقینە لە پارچەکانی دیکەی کوردستان خواستی یەکێتی نیشتمانی کوردستان و بیرۆکەی یەکێتی نیشتمانی کوردستان و پێشنیاری جەنابی مام جەلال بۆ وەختی خۆی نەک ئەمڕۆ لە هەشتاکاندا باجی یەکێتی نیشتمانی کوردستان کە لە پێناوی هەڵوێستە نیشتیمانی و نەتەوەیەکانیدا لە پێناوی هەڵوێستە نەتەوەیەکانیدا داوێتی زۆر ڕوون و ئاشکرا لە خەڵکی کوردستان داخستنی مەتاری هەرێمی داخستنی مەتاری سلێمانی زیاد لە هەموو شوێنێک لەم عێراق و لەم هەرێمی کوردستانەدا دانی باجی هەڵوێستە سیاسەکان یەکێتی نیشتمانی کوردستانە
تۆ لە ڕاستیدا ئەمە تۆ حەسارێکی اقتصادیت بۆ ئەم زۆنە دروست کردووە، حەسارێکی سیاحیت بۆ ئەم زۆنە دروست کردووە، حەسارێکی سیاسیت بۆ ئەم زۆنە دروست کردووە لە پێناوی چییە؟ تەنها و تەنها لە پێناوی هەڵوێستی سیاسی و پشتیوانیە لە پارچەکانی دیکەی کوردستان کێچێتی نیسمانی کوردستان خانێتی کاک بافڵ بە ئاشکراڵێ هزار جاری تر باجی وا بدەین ئێمە ئامادەنی خیانەت لە وڵاتە بکەین خیانەت لە براکانمان بکەین لە پارچەکانی دیکەی کوردستاندا باجی زۆر گەورەتریش درراوەلەوە یەکێتی ئامادەی بۆ باجی زیاتریش چونکە ئێمە باز لە یەکگرتووی و پرۆژەی پێکەوەبوو نەکەین ئەبێ هەنگاومان بۆ ئەم بابەتانە هەبێ لەبەرەوە ئەم باجی ئێمە باجێکی ئاسان نەزانین ینی ئەکیید دوژبنەکانیشتان یان نارەکانیش هەستیان بۆ کردووە کە ئێوە ئەتەوێ ئەو بڵێ کە بەکردارەشی هەڵوێستی نەتەوەیتان هەبووە بەدڵنیاییەوە چونکە خۆڵکی کوردستان و خەڵکێنەمی کوردستان تەکتیکی بووە یان استراتیژی بووە زۆر استراتیژی بوو ئەگە تەکتیکی بووە مانگی یەکەم مەتاری سلێمانیمان نەکردەوە ئەگە تەکتیکی بووە ئەو هەموو دروستکردنی پەیوەندیە گرنگ و پتەوانە و سیاسیانە و مستەقبەلیانی کە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ڕۆژئاوا و هاوکار و پشتیوانی گەورە بۆ پرۆسی ئاشتی لە باکوور و هەموو ئەو هەوڵ و تەقەلانی کە یەکێتی نیشتمانی کوردستان داوێتی لانی کەم کاڵترە بوو لەوەی کە ئێستا هەبووە یان لە ڕابردووە هەبووە باکسەوە ئەم پرۆژەی استراتیژی پێشینەی گەورەی هەیە و داهاتووی ڕۆنی هەیە بە ئیزنی خوا چونکە یەکێتی نیشتمانی کوردستان ڕەنگی ئەم ڕێگایە بە دەستی جەنابی مامجلال کێشراوە ئەو ڕەنگی ئەم ڕێگایە ڕشتووە یەکێتی بەردەوامە لەسەر ئەو ڕێبازە بە بەردەوام یەمێنێتەوە مەسەلەن ئەوەی کە لە پرۆسی ئاشتیە زۆر ئەوە هاتە بەرباز کە لە 93ە سەرۆک مامجلال لەگەڵ تورکدۆزالە و بەڕێزەوە جەلانە هەوڵی ئاشتەواییدا و ئەوانە تا ئەگاتە هاوکاریە سەربازی و مادی و پەیوەندی دیبلۆماسیەکانی یەکێتی لەسەر ئەو ڕێبازە بەردەوامە بێ بەڵێ بەردەوامە بێ ئەوەش نموزەجەکەیەتی هەوڵەکان یەکێتی نیشتمانی کوردستان و تەقەلەکان یەکێتی نیشتمانی کوردستان بۆ پشتیوانیکردنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستاندا لە ڕاستیە لە هەموو هێزێکی سیاسی لە کوردستان ئەمە ڕازگۆترین لەگەڵم پرسە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دروستکردنی پەیوەندی سیاسی لەگەڵ تورکیای قورسە زۆر ئاسانە 100 جار مفاتەحەی یەکێتی نیشتمانی کوردستان کراوە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان بەو ستایلە ئەو پەیوەندی سیاسی لاپەسەندە کە بڕیاری سیاسی ناپەسەندی بەسەرا نەسەپێندێ و دوجاریش هەموو لایەک لەگەڵ ئەم تەعاملی یەکێتی نیشتمانی کوردستان کۆک ئەبن لە پێناوی مەسلحەتی هەموو کوردێک لە هەموو پارچەکانی کوردستاندا زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئاسۆس عەلی چاودێری سیاسی و کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەو دیدارە کورت و پوختە سپاس دەکەم دووبارە سپاس دەکەم کاک ئاسۆس سپاس هەڵبەتە لە بەشی یەکەم لەگەڵ بەڕێز کاک ئاسۆس عەلی گفتوگۆی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسەلەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدامان کرد و ئەو پێیوا بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەر لە مەسەلەی دروشم و دروشمبازی پێویستی بەوەیە کە لە بەغدا و لە چوارچەوەی دەستوردا کێشەکان چارەسەر بکرێت و بێکەوەبوون لە ئێستادا باشترین بژاردەیە کە بتوانین بە تۆکمەیی بە هێزەوە ڕوبەڕووی کێشەکان ببینەوە لەلایەکی دیکەوە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی و بۆ پێکهێنانی حکوومەت ئەو جەختی لەوە کردەوە کە دروشمەکانی یان ئەو بەڵێنانی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خەڵکی داوە و ئەوانە لەسەر ئەو بنەمانە حکوومەت پێک دێ ئامادە نەبوونی یەکێتیش بۆ ئێستا بەو ستایلی خەڵکی تریان هێزی تری بە تایبەتیش کە بە دیاریکراوی پارتی دموکراتی کوردستانە دەیەوێت نانەوێت بەو شێوەیە حکوومەت پێک بێتەوە جەختی لە پەیوەندیە نەتەوەیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردەوە لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان ئەمە تەوەریەکەمی پانۆرامە بۆ ئەلبەتە لە بەشی دووەمی پانۆرامادا گفتوگۆکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی دموکراسی بوو لە هەرێمی کوردستان زۆر باسی دموکراسی کرێ لە هەرێمی کوردستان زۆر باسی ئەوە کرێ کە دموکراسی هەیە و باس لەوە کرێ کە دموکراسی هەیە و بنەماکانی دموکراسی لە هەرێمی کوردستان تەسپیون ئێمەش پرسیارەکەین بەڕاستی چ جۆرە هەرێمی کوردستان قبوڵی چ جۆرە دموکراسیەکەکە چ جۆرە دموکراسیەک لە هەرێمی کوردستان هەیە لە کام لایە چوینەتە پێشەوە و لە کام لایەوە لە دواوی ئایا دموکراسی
وەکو چەمکێک لە هەرێمی کوردستان مانای خۆی وەرگرتووە ئەو گفتوگویم لەگەڵ میوانێکی زۆر تایبەتە ویش بەڕێز هاناشوان چالاکوان و نووسەر هانەخان چۆنی بەخێر بێت سپاس دەکەم هەر بژیت سەنگانی تۆ بۆ دموکراسی لە هەرێمی کوردستان چییە؟ هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دیموکراسیە لە مێژوویەکی زۆر دووری نییە کە ئەم ڕۆژە دیاری کراوە لە 2010ەوە نەتەوە یەکگرتوەکان دیارییان کردووە هەڵبەتە ئامانج لە دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەو نییە بڵین وەکو ڕۆژی ژنان هەر تەنها یەک ڕۆژە بۆ ئەم پرۆسەیە ئامانجەکە لی زیاتر وەکو ڕەمزێکە وەکو بەرز ڕاگررتنێکە کەتیایە ئێمە باس لەوە بکەین ئایا لە پانتایی دیموکراسیە لە پرۆسەی بەرەو دیموکراسی بوونا گەشتوینەتە کوێ و ئاستەنگیەکانمان چییە و خەلەلەکانیشمان چییە خۆتان نەزانن دیموکراسی پرۆسەیەکی درێژخایەنە هیچ مۆدلی هیچ وڵاتێک بۆ هیچ وڵاتێکی تر نابێت بە تایبەتی هەرێمی کوردستان تایبەتمەندی زۆری کۆمەڵایەتی سیاسی ئابووری هەیە کە مۆدلی هیچ وڵاتێکی تری بۆ نابێت بۆیە پێویستە کات و ئێستاش هەنگاو بەرەو ئەوانین کە لە هەرێمی کوردستانە مۆدلێکی تایبەت بە چۆنیەتی هەنگاو نانمان بەرەو دیموکراسی واتە میکانیزمەکانمان خۆتان نەزانن مەسەلەی دیموکراسی یەکێک لە پایە سەرەکیەکانی ئازادی ڕادەربڕینە یەکێک لە منفمکیت خوا هەناخان مەسەلەن پایەکانی یان بنەماکانی دیموکراسی هەندێک بابەتی گشتگیری هەیە هەندێک بنەمای گشتگیری هەیە ئەو بنەمایانە کامانەن ینی بە دیاریکراوی بۆی خاڵ بە خاڵ لە هەرێمی کوردستان سەنگاندنیان بۆ بکەین یەکێک لە پایە سەرەکیەکانی ئازادی ڕادەربڕینە یەکێک لە پایە سەرەکیەکانی تری مافەکانە بە تایبەتی پێکهاتەکان خاوەن پێداویستی تایبەت ژنان و مناڵان مافەکان واتە ئەو مافانی کە بۆیان دەستەبەرکراوە لە ڕووی کۆمەڵایەتی بەڵێ بۆ هەرفی ئەیەک لە ڕووی کۆمەڵایەتی یاسایی و سیاسیش هەروەها یەکێک لە پایە سەرەکیەکانی تری ڕێزگرتن و دابینکردنی پرۆسەی ئازادی ڕادەربڕین و دەنگدان و خۆکانتیتکردن واتە تێپەڕینی ئەم پرۆسەیە بە پانتاییەکی ئازادا بە پانتاییەکە کە ئارەزومەندانە بێ ئیجبارکردنی تیانە بێ شاردنەوەی تیانە بێ فەڵکردنی تیانە بێ باش جا بابین لەسەر ئازادی ڕادەربڕین قسە بکەین کە بەڕاستی زۆر قسە لەسەر ئەو بابەتە کرێب لە هەرێمی کوردستان ئاڵێن هەرێمی کوردستان وڵاتێکی هەرێمێکی دموکراسیە و حتا مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان هەیە مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بانگەشەی دموکراتێتەکە دموکراسیەتەکە و لە سۆشیال دموکراتەکانی عالەمە ئەندامە و سەرۆکی سەرۆکی سۆشیال دموکراتەکانی جیهانی عەرەبیە ئەم دموکراسی لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین ڕێژەیە تەنانەت لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانیشە بەتەئکید ڕێژەیە تەنانەت لە ناوچێکەوە بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێم هەرێمی کوردستان ئەگەر لە چوارچێوە گشتەکە سەیری بکەین هەرێمێکە تایبەتمەندی خۆی هەیە لە هیچ شوێنێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە کە ئەحزابی معارەزا کە مۆڵەتیان نەبێ یاخود کە وەکو حزب پاشەکشیان کردبێت و مۆرکی حزبیان نەمابێ ڕاگەاندنیان هەبێ داهاتیان هەبێ کۆمەڵێک تایبەتمەندیان هەبێ و بتوانن بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن ئەمە لە هەرێمی کوردستانە بەڕاستی قیاسەکان زۆر جیاوازە بۆیە ئەبینین کە لە سلێمانی و دەوروبەری مەسەلەی ئازادی ڕادەربڕین هەندێک جار زۆر بە خێرایی بەرەو پێشەچێ هەنێک جاریش پاشەکشە بە خۆیەوە بینێ لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە وایە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شوێنێکمان نییە من زۆر بەدوایە گەڕاوم شوێنێکمان نییە پێی بوترێت تریبیۆنی ئازادی کە لە پارکی ئازادی سلێمانی هەیە تایە خەڵک ئەتوانێت بە ئازادی قسە بکە هەر خواستێکی هەبێ هەر حزبێک بێ معارەزە بێ حزبێکی بێمۆڵەت بێ حزبێکی بچووک بێ حزبێکی گەورە بێ لە دەسەڵاتە بێ یان لە دەسەڵاتانە بێ لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە مۆنومنتێک هەبێ کە تایە ناوی سیانی ئەو ڕۆژنامە نووسانە نووسرابێ کە کوژراون لە سەراستی عێراق لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە ڕۆژنامە نووس بە درۆن لی بدرێ بەڵام ئێمە دوو ڕۆژنامە نووسمان ساڵی 2024 دوو خانمی ڕۆژنامە نووس کە لە مۆنومنتی
پارکی ئازادی ناویان تۆمار کراوە لە ساڵی 2024 بە درۆن لی دراوە لیان دراوە شەهید کراون کەواتە مەسلەی ئازادی ڕادەربڕینیش لە هەرێمی کوردستانە تایبەتمەندی خۆی هەیە لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە کە پانتاییەکانی ئازادی ڕادەربڕین و زۆر جار ئەو پانتاییانەی کە ئیستغلال ئەکرێ هەندێک جار و نەبوونی ڕێخستنەوەیەکی گونجاو بۆ ئەم پانتاییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە بەڵکو هەمووی بە یاسا ڕێکخراوە و زۆر جاریش یاساکان وەکو بینیمان ئێمە دراوسەی نزیکی عێراقین بینیمان لەژێر ناونیشانی مەحتەوای هابطە چەندین هەڵسوڕاوی شۆڕشی تشرین دەستگیر کران چەندین کەس دەستگیر کرا بە بیانووی ئەوەی کە بابەتێکی ئازنزمی دابەزانەوە بەڵام ئایا ئەو بابەتە فعلەن ئازنسم بووە ئایا لەبەرەوەی ڕەخنەیەکی سیاسی ئەو بەدووادا چونانەی بەڕێزانە شوان لەسەر مەسلەی بەراوردێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێت وایە لە سلێمانی پێوەرەکانی معیارەکانی و دموکراسی بەکردارەکی زۆر بە چونەتە پێشەوە هەنگاوی باش بەڵام هێشتا زۆرمان ماوە بۆ ئەوەی کە بڵێن پانتایی ئازادی ڕادەربڕینمان هێندەی پانتایی پێویستە هێندەی پانتاییەکە بەڵاملانی کە مەتوانی بڵێن ناو ڕۆژهڵاتی ناوەڕاستە نمونەیەکی زۆر جوانەوە نمونەیەکی پێشڕەوە وەکوتم ئێمە لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نابی ڕۆژنامە نووسە کوژراوەکان نەنووسراوە بە ئاشکرا هەڵواسرابێ کە ئیتر لەلایەن دەسەڵاتەوە کوژراون لەلایەن ئەحزابەوە کوژراون لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە کوژراون لەلایەن هەر کەسێکەوە کە کوژراون بەڵام لای ئێمە ڕاشکاوانە ناویستیانی ڕۆژنامە نووسەکان دیارە لە هەرێمی کوردستانایی چەک لە پانتاییەکانی تری کارکردنە بۆ پێکهاتەکان خۆتان نەزانن کە پێکهاتەکان تایبەتمەندی خۆیانیان هەیە و زۆر جار لە پرۆسەی دیموکراسیا کاتێک باس لە دیموکراسیەکەین ئەڵێن دەنگی زۆرینە بەڵام جەدەلێکی زۆر گەورە هەیە لە غەربا بە تایبەتی مفەکیرەکان جەدەلێکی زۆر هەیە لەسەر ئەوەی ئایا ڕای زۆرینە یاخود تایبەتمەندی کەمینە ئایا کە ئێمە ڕای زۆری نەمان هەبوو بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئەگەر پێکهاتەیەکمان هەبێ بۆ نمونە سابی ئەمان هەبێ بە نمونە وەریان بگرین ئایا لەبەرەوەی زۆرینا کوردی سوننا دەنگ ئەدەن بە کاندیدێک یا بە کەسێک یان بە پرۆسەیەک یا پرۆسەیەک تێی ئەکەن ئایا کەمینە نابێ ڕای هەبێ دیموکراسی ئەم پانتاییە کە ئەڵێ ئەبێ پانتاییەکان ڕەنگاوە لە بچووک بۆ گەورە هەست بەوە بکە کە مافی هەیە و تایبەتمەندیەکانی پارێزراوە و هاوڵاتێکی ئاساییە کەواتە وەگوتم جەدەلێکی زۆر گەورە هەیە لەوەی کە ئایا ڕای زۆری نەبێ یا تایبەتمەندی پێکهاتەکان پارێزراوە بێ لە هەرێمی کوردستانە تایبەتمەندی پێکهاتەکان تا ڕادەیەکی باش پارێزراوە بەڵام هێشتا بۆ نمونە ئێزیدیەکانمان هەیە کە تاکو ئێستا بەهۆی ئەو شەڕانی کە بەسەریان هاتووە هێرشەکانی داعش لەسەریان کۆمەڵێک معاناتی گەورەیان هەیە کە هێشتا بۆ شێوەی کە پێویستە هاوکاری نەکراون کەواتە مەسەلەی پێکهاتەکانیش ئەومان پێڵە فرە ئاینی لە هەرێمی کوردستانە ئاینی جیاواز هەیە کە هەمووی ڕێز لێگیراوە و هەمووی سروتەکانی خۆی جێبەجێ ئەکا ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە جارێکی تر هەنگاوەکانی ئێمە بەرەو دیموکراسی باش ئەڕوا بەڵام لەگەڵ ئەوەشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکێک لە پایە سەرەکیەکانی دیموکراسی پاراستنی شکۆی تاکەکانە بەڵام ئێمە ئەبینین کە بەهۆی ئەم قەیرانی موچەیەوە کە بۆ ئێمە دروست کراوە زۆر جار شکۆی تاکەکان ئەشکێ بە بیانووی هەژاریەوە بە بیانووی هاوکاریەوە زۆر جار لە هەندێک لە میدیای نەگونجاوە یاخود میدیای ناڕێکە ئەبینین کە بڵاوەکرێتەوە ئەم بابەتە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکانی بەردەم ئێمە لە تێیکردنی خانەخانژنێکی هۆشیار و بە ئاگایە لەسەر راستی کوردستان و لە سلێمانیشە ئەژیت مەسەلەن ئەو فترەیە حملەیەکی گەورە لەسەر سلێمانیە بوو کە ئازادی ڕادەربڕین لە سلێمانیا پاشەکشەی کردووە ئێستا مەسەلەن کۆمەڵێک شتور و ژێندرا پێت وا بۆ ئەمە تا چەند ڕاستی تایە زۆر جار ئەو هەڵمەتانەی ئەکرێ بەداخەوە ئەوەنە بێن بنەمایە ناتوانانی جوابی بەڵێ لە بەروی ئەو نەبێ بنەمایە یعنی تۆ هینێکت بەدەستەوە نیە بەڵێ لە هەموو شوێنێک ئەمە هەیە کە هەندێک ڕاگەاندن یا هەندێک شوێن ئاگدارەکرێتەوە لەوەی ئەو بابەتی بڵاوی ئەکاتەوە لە بەرژەوەندی گشتی نییە بەڵام تا ئێستا لە دادگاکانی ئێمەیە و ئەوەشمان بیر نەچێت لە مەسەلەی ئازادی ڕادەربڕینە سلێمانی پێشەنگە لەوەی دادگای تایبەتمەند بە مافی ڕۆژنامە نووسانی هەیە کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتیوانی
ڕۆژنامە نووسی ئێمە بەڵێ بە پێی یاساکە بە هیچ شێوەیە نابێ بگیرێ بەڵام هەندێک خروقاتمان بینی لەسەر ڕۆژنامە نووسان و هەندێک بێت بەڵێ تەوقیفیشمان بینی نەک دەستگیرکردن بەڵام دوای تەشکیلکردنی ئەم دادگایە ڕۆژنامە نووسان تایبەتمەندی خۆیانیان هەیە و هاندانێکی زۆر باشیشە بۆ ئەو کەسانی کە ئەترسان بێنە بواری ڕۆژنامەگەریەوە چونکە حاڵەتمان هەبوو بە یاسای عقوباتی عێراقی سزا ئەدرا بەڵام ئێستا لەم دادگایە یاسای ڕۆژنامەگەری کوردیمان هەیە کە ئامانجمانە لە ئایندەیە باشتر و باشتریش بکرێ بەم یاسایە دادگایی ئەکرێ و ئەگەر تاوانبار بێ ئەوە سزا ئەدرێ و طبعاً سزاکە ڕەمزیە و سزایەکە هۆشداریدانێکە بۆ ئەوەی کە ئەم کارە دووبارە نەکاتەوە بە تایبەتی لە ناو زڕاندن و ئەم وردە بابەتانە بەڵام لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دادگای تایبەتمەند نابینی بە مەسەلەی ڕۆژنامە نووسان. ڕێگەم پێ بدە پرسیارێک بکەم بە کەمێک ڕئیتیا بێ هەرچەندە مووقعی من پرسیارکردنە بەڵام لە شوێ هەڵە بووم ئەتوانی پرسیارەکەم یان ڕائەکەم بۆ ڕاستکەیتەوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێستا ئێمە کورساتین دەستگای میدیای کورسات سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە هاوکارەکانی دیارن ناشارێتەوە ئەتوانم من بڵێم بێلایەنم سەر بە هیچ حزبێک نیم ناتوانم ئەمە ڕاستگۆیە بەڵام هەندێک شوێنی تر هەیە بە ناوی سنتەر و بە ناوی مێدیا و بە ناوی شوێن و ئەوانە مەسەلەن ڕەنگە زۆرجار پارە لە شوێنی تر تەمویل لە شوێنی دیکە وەربگرن بۆچی ڕاستگۆیانە من نەڵێم مەسەلەن لەو بابەتەیە من ئەمەوێ ئەو کەمپینە بەڕێوە بم من ئەمەوێ سپۆنسەری بۆ ئەو ماسکە ئەەکەین مەسەلەن ئێستا چ پێویستەکە ئەمە لە دەستگای میدیای کورسات ماسکێ بکەین بڵێن بینەرانی بەڕێزێمە دژێکێتی نیشتیمانی کوردستانی و بێلایەنین ینی ئایا ئەمە گوناح نییە بەرامبەر بینەرەکانی خۆمان خەڵکی خۆمان ئەیکەین ئەگەر بین ئەو ماسکە بەکاربێنین ئەمە مەسلەیەکی دوولایەنە بڕۆ بۆ لە زاخۆ تەخانەقین ئەمە مەسلەیەکی دوولایەنە لایەنێکی ئەوەیە ئەو کەسانەی کە بەو شێوەیە کارەکەن جورئەتیان نییە چونکە ڕۆژنامە نووسی جەری ئەڵەیە ئەمە بابەتەکەمە ئەمەش کەناڵەکەمە کە کاری بۆ ئەەکەم ئەمەش وردەکاریەکانە و هەروەها مەسلەیەکی تریش هەیە بەداخەوە ناوەندی ڕۆژنامە نووسی ناوەندەکانی تریش بە هەمان شێوە جۆرێک لە پێیان وایە ئەمە باڵانس ڕاگرتنە لە بینی هێزەکانە بۆ ئەوەی کە مەسلێکی کوردی هەڵە نەشی پستوتێ و نەکەباب ئەیانێ باڵانسێک لە نێوان هێزەکانە ڕاگرن بەڵام ئەمە غەدر نیە لە پرۆسەکە لە هەر کارێک کە ڕێگە ڕاستەکەی خۆی ون کرد ئەو کارە شایستەی خۆی لەدەستەیە هەر کارێک بێ ڕۆژنامە نووسی بێ فەرمانبەری بێ هەر کارێک بێ کە ئەکرێ کە ڕێگە ڕاستەکەی خۆی ون کرد و لە ڕێگە ڕاستەکەی خۆی لایە شایستەی خۆی لەدەستەیە ئەوە کار نابێ ئەو کاتە پیشەی ڕۆژنامە ناتوانانی بەم کەسە بڵێ ڕۆژنامە نووس ڕۆژنامە نووس قوتسێتی خۆی هەیە و ڕۆژنامە نووس بەرپرسیارەتی قورسی لەسەر شانە ئەرکێکی زۆری لەسەر شانە و مافیشی هەیە مافەکەی ئەوەیە کە وەک ڕێز لێگیرا و وەک هاوڵاتیەک کە لە پرۆسسێکا بەشداریەکە زیاتر لە هاوڵاتیانی تر چاودێرە بەسەر دەسەڵاتی سیاسیەوە ئەمڕۆ تۆ لە بەرنمەکە تا بابەتێک هەیە کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە پەیوەستە بە یەکێک لە شارەکانەوە تۆ ئەبێ قسەی لەسەر بکەی و ئەمە شت کردووە کە ئەمەت کردووە کەواتە لە ڕێگە ڕاستەکەی خۆت لات نەدایاوە ئەم مەسلەی ماسک و لادان لە ڕێگە و ئەم وردەکاریانە بەڕاستی کاریگەری نەرێنی ئەکاتە سەر ناوەندی ڕۆژنامەگەری کوردی ناوەندی ڕۆژنامەگەری کوردی پێویستی هێشتا بەوە هەیە کە مێژوویکی زۆر جوانی هەیە ئەم مێژۆ جوانە بەرپرسیارەتێکی زۆر قورسە خاتە سەرشانی ئەو ڕۆژنامە نووسانەی کە لێ ئێستا ئیشەکان بە ژن و پیاوە ئەمە ئازادی ڕادەربڕینە بەخوای گەورەش هاناخەن من با ئەوە بابەتێک لەگەڵ جەنابتا شێرکەمەکو دیسان ڕێی واللهی لە بەردەم دادگای خوا یعنی لە بەردەم دادگای ئەتوانم بیسەلمێنەوە خەڵک هەیە ڕۆیشتۆ بۆ پرسیارکردنێک لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنی 1000-2000 دلاری وەرگرتو توێتی من لە پێناو مافی خەڵک چون پرسیارم کردووە بەرامبەر سەرکردەیەک یان بەرامبەر بەرپرسێکی باڵای و هەرێمە ینی ئێمە بەگشتی ئەڵێم لە مێدیایە لە ئازادی ڕادەربڕینە لە بەناوی دموکراسیەوە هەندێک جار ئەمە با پرسیار بە بۆ جەنابەت هەست ناکەی غەدرێکی ئەوەندە گەورە لە هەرێمی کوردستان لە خەڵکی هەرێمی کوردستانەکەین ینی خوا نەخواستە تووشی سەر لە شێواویانەکەین من وتم کە ڕۆژنامە نووس تایبەتمەندی هەیە جیاواز لە خەڵکی تر
کۆمەڵک ئەرکی لە سەرشانە کۆمەڵک بەرپرسیارەتی لە سەرشانە ئەگەر ئەم بەرپرسیارەتیانە دوور بخینەوە لە مەسلەی ویژدان لە مەسلەی پیشەیی بوون ئەم ناتوانێت ئەم کەسێکی بەرپرس بێ ڕۆژنامە نووسێکی بەرپرس نابێت ڕۆژنامە نووسی بەرپرس کۆمەڵی خەسڵەتی تایبەتی تیا یەک لەوانە ڕازگۆیە دوو لەوانە کاتێک کە مەسلەیەک پەیوەست بە گەلەکەیەوە پەیوەست بە هەرێمەکەیەوە بە شارەکەیەوە ڕوئەیە ڕاستەوخۆ قسەی لەسەر ئەکاوە جەریئانە قسەی لەسەر ئەکا لە بەرژەوەندی خەڵک چونکە دوجار ئەمە خەڵکە کە دەسەڵاتی سیاسی دروستەکە خەڵکە کە ناڕزایی دەرئەبڕێ و ئەبێ ڕێز لێگیرا و بێ ناڕزایی دەربڕینەکەی چونکەمە لە پانتایی دیموکراسیا بیدایەت باسمان کرد و هەر خەڵکیشە دەنگ ئەدا و هەر خەڵکیشە بایکۆتەکە کەواتە ئیرادەی خەڵک سەر و ئیرادەی هەمووانە و ئەگەر کەسێک بێوێ سەر و ئەم ئیرادەیە کارێک بکە یا یاریەکی ناشرین بکە سەرکەوتونانە و غەدری شەکەی من بەرپرسێکی پارتی دموکراتی کوردستان لە پانۆڕاما میوان بوو کاگاری هەرچین وتی زۆر جار ئێمە دموکراسی داوای لێبوردنەکەم وتی ئەچینە سنووری بەڕەڵایی بەکارمان هێناوە وتی تر خەتای ئێمە خەتای یەکێتیە خەتای مێدیایە خەتای نازانم وتی زۆر جار چۆتە ئەو بابەتە لەبەرەوەی هەتا نمونونەکەی بەوە هێنایە وتی ئازادی من تا ئەو شوێنێک ئازاد تۆ دەست پێکا و قسە باوەی کە هەیە بەڕاستی مەسەلەن پێدوانی ئەمە چۆتە ناو فۆزایەکە و پێویستی بە دووبارە پێناسەکردنەوە هەیە بەڕێسانەکان ئازادی تاکەکان ڕاستە ئەم قسە باوە هەیە کە لە سنووری یەکترایە بەڵام کاتێک ئەوترێ بۆتە بەرڵایی هیچ کاتێ نابێتە بەرڵایی لە هیچ ناوەندێکیشان نابێتە بەرڵایی ئەگەر کەسانێک نیانەوێ لە گۆمێکی مانگایاری بکەن خەڵکی ئێمە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیکی ڕاستەنە مێژوویەکی زۆر جوانی ڕۆژنامە نووسی هەیە پەیامی ڕاست و دروست لە پەیامێکی تر جیا کاتەوە و هەروەها توانای بڕیاردانی هەیە و توانای هەڵوێستی سیاسی کۆمەڵایەتی ئابووری هەیە تاریخ شایەتە کە چەندین هەڵوێستی بەرپرسیارانە هەبووە کەواتە مادام خەڵک وشیارە و کاتێک باس لەواکرێت کە ئەم ئازادی ڕادەربڕین بۆ تەبەرڵایی هیچ کاتێک وانە زۆر جار چەمکەکان لە هەرێمی کوردستانە ئەشێوێنرێ کاتێک ئەڵێن یەکسانی ئەڵە ژن و پیا و یەکسان نابێت باسی ئەوەمان کردووە لە مافەکانە لە تایبەتمەندیەکانە لە ئەرکەکانە یەکسانن لە مرۆڤبوونا یەکسانن کەواتە چەمکەکان ئەشێوێنرێ لای ئێمە نەخێر ئازادی هیچ کاتێ نابێ بە بڕڵایی ئازادی کاتێک ئازادیە کە شکۆمەندی تاکەکانی پاراست بێ و ئەو ناوەنداوە ئەو کۆمەڵگەیە کە تایە جۆرێک لە ئازادی هەیە هەنگاوێک بەرەو ئازادی هەیە هەنگاوەکان بەرەو دیموکراسی هەیە ئەتوانین بڵێن کۆمەڵگەیەکی شکۆمەندە و کۆمەڵگەیەکی بڕیاردەرە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی بڕیاردەرە بڕیارەکە لای خۆیەتی ئەزانێت کە کامە ڕاستە و ئەزانێت کامە هەڵەیە ئەبینین کاتێک ناڕزایی هەیە ڕێپێوانەکایەتە دەرەوە لە هۆشیاریەتی ئێستا لە زۆر جار باس لەواکرێ ئەڵێن بۆ مزاهرە ناکەین بۆ مەسلەی موچە بۆ ناینە دەرەوە بۆ مەسلەی موچە ئەگەر ئەم دەنگانش کەم بن ئەگەر پانتایی دیموکراسی بەرقەرار بێ لە هەرێمی کوردستانە بێت ئەم دەنگە کەمانەش ڕێز لێگیراوە بێ و بە هەند وەربگیرێت کەواتە ئێمە هەنگاوی باشمان ناوە بەرەو ئەم مەسلەیە بەڵام هێشتا لە مەسلەی ئابووریە کەم و کورتی زۆرمان هەیە دابین نەکردنی موچە هیلاکردنی خەڵک بە موچەوە سیستمی پێدانی موچە خانەنشینان خاوەن پێداویستی تایبەت ئەمانە کۆمەڵێک ماف و دەستکەوتیان پێویستە بۆیان دەستە بەر بکرێ ژنان و مناڵان یاساکان پێویستە ئەمانە لەسەر مەسەلەی ژنان و مناڵانیش لارێمی کوردستان ئیشکراوە پێویست بەڵێ ئیشکراوەکو پێویست بەڵام مەترسێکی زۆر گەورەمان لەسەر ئێمە لە عێراقا خۆتانەزان مدەوینەی جعفەری بەرقەرارەوە ئیشی پێ ئەکرێ و دەیەها کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورەی دروست کردووە و دەیەها ناحەقی بەرامبەر بە ژن و مناڵ و پیاویش دروست کردووە لەبەرەوەی کاتێک کە بمانەوێ مدەونەیەک بچێتە نێوان پەیوەندی خێزانەکانەوە وەکو وایە کەسی سێم بچێتە ناو پەیوەندی خێزانەکانەوە بە تەئکید ئەی شێوێنە بۆیە بینین کە فەوزایەکی زۆر گەورە ئێستا لە عێراقا زۆر جار ئەو فەوزانەی لە عێراقا دروستە بێ پڕیشکی بەر ئێماکە بە تایبەتی لە مەسەلە یاساییەکانە ئەگەر چی لە دەستوری عێراقا ئەمە یەکلایی بۆتەوە کە ژن و پیا و یەکسانن کە هیچ یاسایەک نابێت دەربچێت کە مخالیفی دەستوری عێراق بێ بەڵام ئێستا بینیمان کە خۆتانەزانن ئەمە سەفقەیەکی سیاسی بوو گۆڕینەوەیەک بوو مەسەلەی دیلەکان و مەسەلەی زەویەکان و مەسەلەی مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان و ئەمانە لە سەفقە سیاسیەکەیەکی
کێ زەرری کردن و مناڵی عێراقی ئێستا زەرری کردووە بۆیە ئێمە هەمیشە هیوامان بەوەیە کە ئەم پریشکە بەر ئێمە نەکەوێ و لە تەشکیلکردنی پەرلەمانە بتوانین و لە تەشکیلکردنی حکوومەتە سنگەری باش ئەو ڕێژەی ئیشی لەسەر نەکراوە مەسەلەن مناڵ پارێز لە سلێمانیا لە تاریخەوە ئیشێکی باشیان لەسەر مەسلەی مافەکانی مناڵ و ئەوانە کردووە بەتەکید ئێمە یەکێک لە نمونە جوانەکانمان هەمیشە کە لە عێراق باسەکرێ یاسای بەرەنگار بوونەوەی تونند و تیژی خێزانیە کە ئەم یاسایە کە ئەڵێن خێزانی واتە پیاوی شەگرێتەوە ژنی شەکرێتەوە مناڵی شەگرێتەوە ئەم یاسایە یەکێکە لە نمونە جوانەکان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر جار باسەکرێتەوە لە وڵاتەکان لە کۆنفرانسی ئەحزابە سۆسیال دیموکراتەکانە کە لە سلێمانی بەسرا ڕۆژی 27 مان کۆنفرانسی یەکەم تایبەت بوو بە ژنان یەکێک لەو نمونانەی کە باسمان کرد مەسلەی ئەو یاسایە بوو زۆر بەلایەنەوە سەرنجڕاکێش بوو ئەوانەی وڵاتە عەرەبیەکان کە هاتبوون تەنانەت ڕۆژنامە نووسەکان ئەیان و ئێمە راپۆرتی لەسەرەکەین نەسی یاساکەمان بۆ بنێرن لە تونس ئەو خانمانەی لە تونسەوە هاتبوون لە مەغریبەوە هاتبوون باسییان لەوا کرد ئەیان و یاساکانی ئێمەش گونجاوە بەڵام ئەوەی ئێوە زۆر زۆر گونجاوترە بۆیە ئێمە هەنگاوی زۆر زۆر باشمان ناوە بەڵام پێویستمان بەوە هەیە کە ئەم هەنگاوانەمان پتەوتر بێ باشتر ڕەنگە مثلەن هەندێک جار ناکۆچی سیاسی و هەندێک جار بوون منە و قەیرانە داراییانەی کە ڕۆ ئەدەن ئەو بابەتیان ون کرد بێ بەڵە بەتەکید وانە بەڵە بەتەکید کاریگەری ڕاستە و خۆی هەیە ئەکرێ بڵین هەندێک جارە و قسەیە کە ئەکرێ ئەڵێن وڵاتانی دەوروبەر زۆر لە کوردە ترسن ئەڵێن ئەگەر بێت و بە تەواوەتی بگەنە دیموکراسی ئەو قسەی مەگەر لەسەر نەکەی ئەڵێن ئەوروپایەک دروست دەکەن بۆ خۆیان کورد هەمیشەوا بووە لەبەرەوەی میلەتێکی ئازایە میلەتێکی ڕاستەنە و ڕوئایەکی زۆر جوانی هەیە بۆ ژیانکردن سەرڕای ئەو هەموو ئاستەنگە گەورەیە ئەم دەوڵەتانی دراوسێ بەڵام ئێمە بینین کە دەوڵەتانی دراوسێ هەر یەکە بە جۆرێک ئەیانەوێ ئەم کۆمەڵگە کوردیە هەڵتەقیێنن لەلایەک مادەی هۆشبەرمان بۆ نێرن لەلایەک کەسانێکمان بۆ نێرن کە بابەتی خراپ لە پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا بڵاو بکاتەوانێ یاخود ڕیکلام بۆ تیرۆر یاخود ڕیکلام بۆ کۆمەڵێک بابەتی نەشیاو بکات لە ناوە سوۆشیال میدیا بۆی گەنجەکانمان ئالوو دەبن لەلایەک بە درۆن لێمان ئەیە ڕۆژنامە نووسەکانمانە کوژەیە لەلایەک چەندین شەڕیەتە ناو ئەم هەرێمەوە بەڵام دوجار ئەم هەرێمە سربەرزانە شەڕەکان تەیەکە کێشە ناوخۆیەکان چارەسەرەکە چونکە ئیرادەیەکی بەهێز هەیە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەرقراربوونی دیموکراسی بوونی ئیرادەیەکی بەهێزە کە ئەمە بەڵێ لە هەرێما هەیە کەسانێکی دڵسۆزی خەمخۆرمان هەیە بەم کۆمەڵگەیە کە ئیرادەیەکی بەهێزیان هەیە و ئیشەکەن چ لە ڕێکخراوەکان بن چ لە دەسەڵاتی سیاسی بن چ لە ناوەندە جیاوازەکان بن لە ناوەندە حکومیەکان بن یان ناحکومیەکان زۆر زۆر سپاس بۆ بەڕێز خاتواناشوان سەر و چالاکوان زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان